وەکو ئامار تقریبا نزیکی 80 کەسێکمان هەبووە وەکو بەزۆرین مناڵ و بەتەمەنن بەتەمەنەکان لە بەتەمەنە سکسون و شانەوت بە قورسی ئەیگرن بۆ نمونە ئەگەر لە دەجار زیاتر بێ ئەمە داخلیان ئەکەین و مغەزیشتیان بۆ هەڵئەواسین بەڵام ئەگەر بۆنە دووسێ جار بێ ئەتوانن بۆ خۆیان تۆزێک هەیە بیکەنە ناو ئاو و بیخۆنەوە مەترسێکی وایان لەسەر دروست نییە. ئیتر هیوادانی ئەم خۆیان پارێزن خەڵکی لە خواردنی چەرەسات و شەربەت و ساردی و چکولێت و ئەوانە و بە بڕێکی کەم بیخۆن. هۆکاری سەرەکی ئەوەی کە بۆ ڕێژە زۆرە خەڵک تووشی سکسون بۆچی؟ هۆکاری ئەوەیە کە بە درێژەی مانگی ڕەمەزان کە 30 ڕۆژە خۆیان بە دوور گرتووە لە خواردنی بڕێکی زۆر یەک ژەمیان خواردووە یان دوو ژەم لە پاشێوە و چکلێت و چەرەسات و ئەوانەیان کەم خواردووە کە جژنیش ئەبێت سێ ژەمنان ئەخورێت چکلێت و ئەوانە زۆریان خواردووە چەرەسات و ئەوانە هۆکارەکەی ئەوەیە. ئێوەتان لە ماوەی ئەو دوو ڕۆژەیە 80 کەس زیاتر تووشی ئەم نەخۆشیە بوون. ئایا ئەم ئامارە مەترسیدارە یاخودنە؟ وەکو مەترسیدار ئەگەر نەخۆشی درێژخایانی هەبێ بە ئەو کەسانە خراپە و هیوادارین ئەو حاڵەتە هەر بۆ مڕیخۆڵە و شتیش خراپە هەر بتوان خۆیان پارێزن ئەو شتیان نەبێ باشترە. سەردانکردنی نەخۆش 450 کەسمانە بۆ 80 کەسیان حاڵەتی سکسون بووە کە سکسونی ئاساییە ئەمانە بۆ ماوەیەکی کاتی داخلکراون بۆ 1-2 ساعت داخلکراون دوای دەرکراون ڕۆشتنەوە ماڵەوە. پشکنینی جۆر 250 کەس پشکنین بۆ کراوە شتنەوەی گرفتی لە 22 کەسمان هەبووە ڕووداوی هاتووە 10 حاڵەتمان هەبووە حاڵەتی بەسیط بووە برینان 6 بریناری هەبووە کەوتنە خوارەوە 2 حاڵەتمان هەبووە سوتاوی نیوچە سوتاو بووە تەوان 3 دانەمان هەبووە دەرمانخانە 350 کەس سەردانی دەرمانخانەکە دەرمانی وەرگرتووە 4 مناڵ لێرە لەدایک بووە ئەوەی تیشکی بۆی گیراویان ئیشعای بۆی گیراوە 25 کەس بووە نەخۆشی مانەوەی کە بۆ 24 ساعت ماوەتەوە زیاتر 4 کەس بووە.